یەکەمین کۆبوونەوەی فراوانی سەرکردەکانی عێراق لەسەر چۆنێتی دەرچوونی یاسای نەوت و گاز بەڕێوە چوو. بەرپرسانی پارتی وێکێتی نوێنەرایەتی شاندی هەرێمی کوردستانیان دەکرد و لەگەڵ محەممەد شیاع سوودانی و شاندی حکوومەتی عێراق کۆبوونەوە. کوردستان 24 زانی وێتی لە کۆبوونەوەکەدا هەمووان جەختیان لەسەر جێبەجێکردنی و خاڵی کارنامەی ئیداری بەڕێوەبردنی دەوڵەت کردوێتەوە کە هاویش تێپەڕاندنی یاسای نەوت و گازە لەم خولەی پەرلەماندا. بۆ مەژبڕیارە سەرەتای هەفتەی داهاتوو شاندێکی تەکنیکی هەرێمی کوردستان جارێکی تر سەردانی بەغدا بکاتەوە. کۆبوونەوەکە بۆ ئەوە بوو تاوەکو بۆ چوونی لایەنەکان وەربگرن لەسەر ڕەشن و سیاسای نەوت و گاز. هەموو لایەنەکان بە شاندی هەرێمیش هاوڕا بوون لەسەر تێپەڕاندنی یاساکە. لە کۆبوونەوەکە سەرکردە سیاسەکان ئامادە بوون. بەپی زانیاریەکانی کوردستان 24 ناکۆکیەکانی هەولێر و بەغدا لە پرۆژە یاسای نەوت و گاز بریتیە لە گرێبەست و حەقدەستی ئەو کۆمپانیا نەوتیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لەگەڵ شێوازی ئیدارەدانی ئەو بیرە نەوتیانەی ئێستا هەن یانەوانی لە داهاتوودا دەدۆزرێنەوە و تا ئێستا لە نێوان هەولێر و بەغدا یەکلایی نەکراونەتەوە لەگەڵ دیاریکردنی بودجێ ئەو پارێزگایانەی کە بەرهەمهێنەری نەوتن. لە هەرێمی کوردستان کۆمپانیاکان پێشووتر گرێبەستیانە بووە. ئاخۆمە لەگەڵ گرێبەستەکانی وەزارەتی نەوتی عێراقێک دەگرێتەوە یان نا، گرفتێکی دیکە دەرهێنانی نەوت و ڕاگررتنی نەوتی هەرێمە لەگەڵ دۆزینەوەی چلگە نەوتیە نوێیەکان. گرفتێکی دیکەی نیو یاساکە داوای پارێزگا بەرهەمهێنەرەکانی نەوتن لەوانە بەسرە و کەرکووک و سڵاحەدین و زیقار کە داوایان کردووە لە سەدا 35 داهاتی نەوتی بۆ پارێزگاکەیان بگەڕێتەوە. جگە لەو لیژنا تەکنیکی و یاساییانی لە نێوان هەولێر و بەغدا بۆ نووسینەوەی ڕەشنووسێکی نوێی یاسای نەوت و گاز پێکێنراون، لە ئێستادا ڕەشنووسەکە گەشتۆتە قۆناغێک کە پێویستی بە ڕێکەوتنی سیاسیش هەیە. ئەگەر پێشگەشتنی بە پەرلەمان ڕێکەوتن بکرێت ئەوە پەسەندکردنی لێرە ئاسانتر دەبێت. دیلان بەرزان، کوردستان 24 بەغدا.